دوو یاریزانی یاری مۆیتاین و لە خولی RFL نێودەوڵەتی لە دوو کێشی جادا توانیان پلەی یەکەم بەدەست بهێنن. دۆستی سەباح لە کێشی 54 کیلۆگرامیدا و دوای بردنەوەی لە دوو یاریزانی عێراقی و ئێرانی توانی ببێتە براوەی خولەکە لە کێشی خۆیدا. پاڵەوانێتی RFL دەبکەم لە وەزنی 54 کیلۆگرامە تەنها خۆم بووم کە توانیم دوو پشتێن ببەمەوە لە فارسێک و لە عێراقیەک و سپاسی خانەواتەکەم بەکەم و سپاسی ڕاهێنەرەکانەکەم بۆ ئەوم کەم پاڵپشتی و کاریگەریەی کە بۆ منیان تەرخان کردو. ئومێد فازڵیش کە یاریزانێکی تری یانەی کەلارە و لە خولی RFL نێودەوڵەتیدا لە کێشی 48 کیلۆگرامیدا بووە پاڵەوانی یاری مۆیتای. توانیم لە 12 مانگی دوودا بەشداری پاڵەوانێتی RFL بکەم و ئەلحەمدولیلا کەمەربەندی پاڵەوانێتەکەم بەدەستێنا لە وەزنی 48 کیلۆگرام. یاریزانانی کەلار ئاماژە بەوە دەکەن لە زۆر وڵاتی جیهانەوە داوەتنامەیان بۆ دەنێردرێت بۆ بەشداریکردن لە خولە نێودەوڵەتیەکان، بەڵام بەهۆی لاوازی توانای دارایی و پاڵپشتی نەکردنیان لەلایەن حکوومەتەوە ناتوانن بەشداری بکەن. لە وڵاتانی دیکەوە داوەتنامە بۆ تێکە لە پاڵەوانەتەکانی دەرەوەی وڵات یاریکەین، بەڵام لەبەر بێئیمکاناتی ناتوانین یاری بکەین و داوا لە حکوومەت یاریێم دەکەین کە پاڵپشتیمان بکات بۆی لە پاڵەوانەتەکانی نێو دەوڵەتی دەرەوەی وڵاتە یاری بکەین. ڕاهێنەری یانەی کەلار پێی وایە توانای یاریزانە کوردەکان هیچی کەمتر نییە لە توانای یاریزانانی وڵاتانی تر، بەڵکو تەنها گرفتیان پاڵپشتی نەکردنی داراییە تا زیاتر بەرەو پێشەوە بڕۆن. من وەکو خۆم لە وڵاتی تایلەند یاریم کردووە، یاریزانەکانی ئێوێ هیچیان زیاتر نییە لە کورد، ئەتوانن ئەم یاریزانە کوردانە ئەگەر کێشەی داراییان بۆ چارەسەر بکرێ ئەتوانن ڕکابەرێتیان بکەن و لێشیان ببەنەوە. بەڕاستی ئەو یاریزانانەی لە کووردا هەن لە هیچ شوێنێکی ترانین ئەگەر پشگیریان بکرێت. لە نێو شاری کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان ژمارەیەکی زۆر هۆڵی وەرزشی تێدایە و بە سەدان وەرزشکار سەرقاڵی یاریە جۆرە و جۆرە وەرزشیەکانن. دڵشادەنیان، دەنگی ئەمریکا، ناوچەی گەرمیان.